مامۆستا شاباس ڕوزێری ئەڵێ شیرینم تێبگە بۆ ئێستا ئاوا پەست ئەبم چونکە هەرچەند سیر دەکەم لە ناو دڵتا دوا کەس دەبم. جۆگران و بەڕێزان ئازیزان بە ناوی خودای گەورە و بەخشندە ئەو زاتەی هەمووان بۆی دەبێن سوزدا. ئەمڕۆ لە ڕێکەوتی هەشتی چواری ساڵی 2023 لە شاری هەولێر ئاهەنگێک کۆڕێک دانشنێک برایانە سازەکەین لەگەڵم برابەڕێزانەمان بۆ کاگا ئاسۆی بروسک و کاکە سەرباز کاکە و کاکە حەمە بابانی و کاکە زانای بروسک بە یادی کاکە حەیدەر ستایل. تیپی مۆسیقا لەسەر ئامێری سایزەر مامۆستا بەرزان مستەفا. ساز و کارەبای کاک ڕێبوار تەلواری مامۆستا ڕێبوار هەولێری. کامێرە ناوازەکەی کاکە فارسی خۆشەویست لە کامێرەی منتکەوە بۆیە کاکەڵمەت لێرە وایە بەڵام کاک فارسی ناردووە. ڕێزی برای بچووکتان گۆران حەسەن وەک لایەنگرێکی هونەر پێشکەشە بە هەموو خۆشەویستانمان فەرمون مامۆستا گیان فەرمون. دەی ئاوازەکە بە یادی کاک عەلی ڕەمەزان لەوە چۆن لێبووە شعرەکانشی خۆمن. خۆزگەیەسکم وردوایە شاخ بەسەرما بڕمایە خۆزگەیەسکم وردوایە شاخ بەسەرما بڕمایە بەزە و کەسەی خۆشمەویست قەت بەجێی نێشمایە هەتا ئەو ڕۆژەی دەمرم عەشقی ئەو لە دڵمایە هیچ کات لە بیری ناکەم دایمە لە خەیاڵمایە وێنە و یادگاریەکانی هێشتاکیانەن لامایە شەوانە دەمگیرێنن داخی ئەو لە ڕوحمایە شەوانە دەمگیرێنن داخی ئەو لە ڕوحمایە ئەی ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ منا گۆڕای ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ منا گۆڕای لە عەشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای لە عەشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای. مشروب خەیاڵی کردم جگەرە پیری کردم مشروب خەیاڵی کردم جگەرە پیری کردم عەشقت وەک مادەی هۆشبەر ئاڵوودە وەگری کردم جێی خەم و ئازار دەژیام پێخەم و ئازار دەژیام هاتووە عاشقی کردم کە ڕۆیشت بەجێ هێشتم لە خۆشی ژیانی کردم کەی دێیتەوە باوانم بێدەنگی شێتی کردم ڕەشپۆش و تازیەبارم لە خزم و کەسی کردم ڕەشپۆش و تازیەبارم لە خزم و کەسی کردم ئەی ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ منا گۆڕای ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ منا گۆڕای لە عەشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای لە عەشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای وەک یانەی بەرشەلۆنە 4-0 پێم دۆڕای وەک یانەی بەرشەلۆنە 4-0 پێم دۆڕای. فرۆشرا خیانەتم لێکرا دیسان دڵم فرۆشرا خیانەتم لێکرا مناڵ خەم بۆ کڕی بوو لە کەسێتر مارە بڕا بەڵێن یارشی کردووە بڵێن سێ برات کوژرا پێم وت یاخوا داوەشێی
بکەم خەرا چات و وێنەی پیشاندەم ماڵی لێ بکەم خەرا ئەی ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ من ئەگۆڕای ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ من ئەگۆڕای لە عشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای لە عشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای تۆ نامەت بۆ ناردوم پێندە هۆگرت بوومە بەجێم بێڵی من مردوم ئەی بە جوانی ئەو باڵایە ئازیزم شێتت کردوم نازانم چۆن باسی کەم کە تۆ هەڵت بژاردوم هەزار جار شکر بۆ خوا کە دڵت پێ سپاردوم هەزار جار شکر بۆ خوا کە دڵت پێ سپاردوم ئەی ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ من ئەگۆڕای ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ من ئەگۆڕای لە عشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای وەک یانەی بەرشەلۆنە 4-0 پێم دۆڕای جەژن و خۆشی بە من چی یارم جێمی هێشتووە جەژن و خۆشی بە من چی یارم جێمی هێشتومە چی فرمێسکی چاومان لە دووری ئەو ڕشتومە چاوەڕێیم بێتەوە لە ڕێگای دانیشتومە هەرچی تاڵی و حەسرەتە لە ژیان من سەشتومە ئەگەر ڕۆژێکی مردم با بڵێن بە خەم کشتومە لە قەبرەکەم بنووسن باوات نەگەشتومە لە قەبرەکەم بنووسن باوات نەگەشتومە ئەی ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ من ئەگۆڕای ڕۆیشتی لێم دابڕای تۆ لەگەڵ من ئەگۆڕای لە عشق و خۆشەویستی ناپاک بووی بە من دۆڕای